بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا واني نوزد لوانا كان تفسير القرآن في رزبهم وخزمتان بمبست رزامندي خواهي يوري وهيوادان ايوي آزيش سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. بارك وشويستان ديارا أو كوتا آتيك خنمانو آتي بينزم خوي جور سبحانه وتعالى باز لو كساندك كأو صفاتان هي كلبيشو باسكرا أوانيك وإيمانيا بغيب هي وهروها نوێژەکان بەو شێوەی ئیقامە دەکەن کە خوا دەیە سوبحانە وتەعالە و هەروها لە ماڵەکانیان دەبەخشن و هەروها ئیمانیان بەو قورئانە هەیە کەوا لە بۆ پێغەمبەر دابەزیە صلی الله عليه وسلم و ئیمانیان بە کتێبەکانی پێشتریش هەیە کە لە بۆ پێغەمبەرانی پێشی پێغەمبەریمە عليهم الصلاة والسلام دابەزیە دەفەرمی ئەوانە أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. كواتا ئەو کەسانەی کەوا مەجموعی ئەو صفاتانیان لێ دێتە جێ هەر ئەوانن لەسەر هیدایەت هەر ئەوانەشن کەوا سەرکەوتوو سەرفرازن کەواتە لەقەدەر نوقسانی لە هەر یەک لەو صفاتانە ئەوە نوقسانی لە هیدایەت و نوقسانی لە فەلاح دروست دەبی و کاتێکەوە کەسێک بە تەواوەتی ئەو صفاتانە لێ بێتە جێ ئەوە بە تەواوەتی لەسەر هیدایەتە و بە تەواوەتیش فەلاح و سەرفرازی بەدەست دێنی. بەڵێ خۆشەویستان ئەمجا لێردا کاتێک دەفەرمی على هدى من ربهم دەفەرمی ئەوانە لەسەر هیدایەتن لەلایەن پەروەردگاریان وەکو گوتمان واتە لەلایەن خوای گەورەوە لەلایەن پەروەردگاریان هیدایەت و نورێکیان پێبەخشرایە کەوا بەو شێوەیە ئەوجا وەکو کە علای بەکارهێنایە على هدى من ربهم واتە زانایان دەفەرمون ئەو علایە نیشانەی ئەوەی کەوا ئەو کەسانە ڕسوخیان کردیە ثەباتیان هەیە واتە خۆڕاگرن لەسەر هیدایەت خۆڕاگرن لەسەر هیدایەت و هەروها کاتێکەوە علای بەکارهێنایە زانایان دەفەرمون مانای ئەوەی کەوا ئەو کەسەی کە لەسەر هیدایەتە ئیستعلا دەکا بەو هیدایەتە واتە پێبەرز دەبیتەوە بەعکسی ئەوانەی کەوا لەناو گومڕاییدانە وەکو خوای گەورە سوبحانە وتەعالە لە سوورەتی سەبە دەفەرمی پێیان بڵێ یا رسول الله صلى الله عليه وسلم وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين. لبو هدايات خواهي قورة على بكارهنا لبو ضلالة قمرأي في بكارهنا كواتا هر کەسێک لەسەر هیدایەت بی بەو هیدایەتە بەرز دەبێتەوە هەر کەسێک لەسەر گومڕایی بی بەو گومڕاییە یاخود لەناو گومڕایی بی بەو گومڕاییە دادەبەزی قەدر و قیمەتی دادەبەزی پێش ئەوەی کەوا لە قیامەتەی تووشی سزای ڕەب العالەمین بیتەوە. و هەروەها کاتێک کە دەفەرمی ئولایکە عەلا هودە من ڕەبیهیم دیارە لێرە هودایەکە بە نەکیرە هاتیە نەکیرەش لێرەدا وەکو زانایانی بەیان دەفەرمون
کە بە نەکیرە هاتیە لێرە و لە سیاقی چەند جملەیەکەوە بە نەکیرە کاتێک کەوا دێ بە مانای تەعظیم و گەورەیی ئەو هیدایەتە دێ بە تایبەتیش ئەو هیدایەتە لۆیە زۆر گەورەیە لەبەرەوەی من ڕەبیهم لەلایەن پەروەردگاریانەوەیە لەلایەن ذاتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا کەواتە ئەوان لەسەر هیدایەتێکی گەورەن لەلایەن پەروەردگاریانەوە سوبحانەه وتەعالا و هەروەها کاتێکەوە دەفەرمی من ڕەبیهم نافەرمی من الله کەواتە لێرەدا بەڵگەیە لەسەر ئەوەی ئەو هیدایەتەی ئەوان لەسەریدان ئەوە خوای گەورە پێیانی بەخشیە لە ڕوانگەی ڕبوبیەتی خۆی ئەو ڕبوبیەتەی ئەو پەروەردگاریەتیەی کەوا تایبەتی کردیە بە کەسانێکی ئیماندار وەکو زانان دەفەرمێن ڕبوبیەتی خوای گەورە عام و خاصی هەیە عامەکەی ئەوەیە خوای ڕەب العالەمینە خالق و مالک و مدەبیری هەر هەمووانە بەڵام ڕبوبیەتی تایبەتیش لە دوای خالقیەت و مالکیەت و خوای گەورە سوبحانەه وتەعالا کاتێکەوە خالق و مالک و مدەبیری هەمووانە بە تایبەتیش مڕەبی عیبادەه خوای گەورە پەروەردەی بەندەکانی خۆی دەکات بەندە تایبەتەکانی لە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام و هەروەها لە ئەولیا و صالحین پەروەردەیان دەکات بە زیادەی هیدایەت و ڕێنمونی و ئەو نورەی کە پێیان دەبەخشی کەواتە ئولایکە عەلا هودە من ڕەبیهم و ئولایکە هم المفلیحون دوو جاران ئولایکەی تکرار کردەوە لێرە ئەویشیان بەڵگەیە لەسەرەوەی کەوا هەر ئەوانن کەوا لەسەر هیدایەتن کەواتە هیدایەت مختصە بەوان تایبەتە بەوان هەر ئەوانیشن کەوا مفلیح و سەرکەوتو و سەرفرازن کەواتە وەکەئەنەما هیدایەت و فەلاح هەردووچیان تایبەتن بەو کەسانە هەردووچیان تایبەتن بەو کەسانە هەر ئەوانن لەسەر هیدایەتن هەر ئەوانیشن کەوا سەرکەوتو و سەرفرازن وكاتش كذا فرمي هم المفلحون ديار فلاح لفلحي هاتية فلح بمعنى الشق والقطع لو بفلاح إذا قلت فلاح لبروي أو كسا أو جوتيارة أو زاوية شق دكا دي تشيلي كواتا فلاحيش بمعنى سركوتون وسرفرازي دي أو كسانة كوا همو أوشتاني كبيان خوش لدنيا ولا قيامة خواهي قولوا بيان دبخشي همو أوشتاني كوا أوان خويان ليدا باريزين لدنيا ولا قيامة خواهي قولوا ديان باريزي وكو لزانان النجاة والوصول إلى المرغوب والبعد عن المحظور كواتا جيشتن بوشتاني كوا مرغوب الرغبتيان لدنيا ولا قيامة وهو الدور كوتنوا لوشتاني كوا أوان حزريان ليه لدنيا ولا قيامة إيتر كسي مفلحيش لويا لو لفظي وخواي قول سبحانه وتعالى بكاري دي والله أعلم وكزانا دفرمون قلت ما كفلح لقطع لشق هاتية وتأوكسي كفلاح بدا سينايا أوكس شق طريقه نحو النجاح بلو قلت ما فلح بمعنى قطع الشق دي كواتا أوكس الريقاي خوي شق كرديا الريقاي شق كرديا تأوكبقات فلاح نجات والله أعلم كواتا أوكساني كوا أو صفاتاني بيشوان لهاتجي هر أوانا لسر هداية وهر أوانشن كوا مفلحا سركوتو سرفرازا جلا فوائد أو سوداني كوا لو بينز آيات وردجيري وكو مختصر تفسير القرآن الكريم كوا نخبيق لعلماء دانا لدواء كوا أو بينز آيات تفسير ذكا أو جا فوائد كذا نسن يكمش لفوائد كانيا ضلي الثقة المطلقة في نفي الريب دليل على أنه من عند الله كاتك ولا سرتادا أخوي يقول ذلك الكتاب لا ريب فيه أو كتابك وهج شكو جماني تدانيا تيلا سرتادا كاتك بوثقة مطلقة بوثقة بالتأكيد وببي جمان دفرمي هيج ريب تدانيا بلكو همو يقين وحقائق دفرمي بلقي لسر أويك ولا لا رب العالمين لبروي هیچ مخلوق ناتواني ادعای اوی بکا بپیچوانه و کاتک وکو لسرتاج زاباس ما کرد هر کسیک هر مخلوقك هر انسانك كوا كتابك تأليف دكا لسرتادا اعتذار دخوازي لخوينركاني ضلي اگر كمو كورتي وسهو شتيكتان تداديتا وكوا تداي سرنز تدابي او بسپاس و آگادارم بكنوا بلام خواهي قول لسرتادا فرمي ذلك الكتاب لا ريب فيه
ئەو بەڵگەیە لەسەرەوەی ڕەب العالەمینە سوبحانەه وتەعالە ئەوە کەلامی مەخلووقێک نییە کەواتە بەو سیقە مطلقەی کەوا نەفی ڕەیب و شەک و گومانی تێدا دەکاتەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوا لەلایەن ڕەب العالەمینە. لە خاڵی دووەم دەفەرمی هیچ کەسێک سوود لە قورئانی پیرۆز لەو هیدایەتە گەورانەی کەوا تێیدا لەو ڕێنمونیانەی کەوا تێیدا سوودی لێوەرناگری ئیلا کەسانێکی متەقینە بی ئیلا کەسانێکی متەقی دیارە متەقیش وەکو باسمان کرد کە ئەو کەسانن کەوا فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ دەکەن و خۆیان لە قەدەغ کراوەکان دەپارێزن بە نیازی ڕەزامەندی خوای گەورە سوبحانەه وتەعالە کەواتە لە قەدەر ئەوەی کەوا ئەو کەسە متەقیە لە قەدەر ئەوەی کەوا فەرمانەکان جێبەجێ دەکات خۆی لە قەدەغ کراوەکان دەپارێزی سوود لە ئاەتەکانی قورئانی پیرۆز وەردەگری کەواتە هەر کاتێک قورئانت خوێندەوە هەستت کرد سوودی لێوەرناگری مڕازەعەتی خۆت بکەوە خەلەل لە تەقوایەکەت هەیە لێ سوودی لێوەرناگری. لە خاڵێکی دیکەکەوە لەو 5 ئاەتە وەردەگیرێ دەڵێ گەورەترین مەرتەبە لە مەراتیبی ئیمان بە غەیبە گەورەترین مەرتەبە لە مەراتیبی ئیمان بە غەیبە لۆی خوای گەورە لە صیفاتی متەقین ئەوانەی کەوا سوود لە قورئانی پیرۆز وەردەگرن دەفەرمێ یەکەم صیفەتیان ئەوەیە یؤمنون بالغەیب ئیمانیان بە غەیب هەیە بە شتە نادیارەکان هەیە ئەو شتانەی کەوا لەلایەن خوای گەورەوە هاتیە سوبحانەه وتەعالە لەبەرەوەی بەڕاستی ئیمان بە غەیب ئەوەی لە خۆدا گرتوواتە تەسلیم بوون لە بۆ هەموو ئەو شتانێک کەوا لێمان نادیارە لایەن خوای گەورە سوبحانەه وتەعالەمان باس کرایە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم تەسلیم بوون با بڵێ ئیمان هێنان بە غەیب مانای ئەوە لە خۆ دەگرێت تەسلیم بوونە بە هەموو ئەو شتانە کە لەلایەن خوای گەورەمان دێ سوبحانەه وتەعالە بەبێ دوودڵی و شەک و گومان وەری دەگرین لێ ئیمان بە غەیب گەورەترین مەرتەبەی ئیمانە. لە خاڵێکی دیکە دەڵێ خوای گەورە سوبحانەه وتەعالە لێرە و لە چەندین جێگای دیکە باس لە نوێژ و بەخشین پێکەوە دەکا یقیمون الصلاة ومما رزقناهم ينفقون وأقيموا الصلاة وآتوا الزكاة لە زۆر جێگایان خوای گەورە ئەو دوو شتە پێکەوە باز دەکا لەبەر چی لەبەر ئەوەی نوێژ کەواتە ئەو دوو صیفەتە پێکەوە بەندن پێویستە لە ئیمانداران و لە مسلمانان بێتە جێ ئیقامەت الصەلا نوێژکردن چی تێدایە ئەوە حەقێکی خوای گەورەیە سوبحانەه وتەعالە لە نێوان بەندە و خوا ئەو پەڕی ئیخلاسی بەندە دەنوێنی لە بۆ خوا و ئەو پەڕی ملکەتی بەندە لە بۆ خوا دەنوێنی و زەکاتیش لە دوای ئەوەی کەوا عیبادەتەکە و بە نیەتی خوای گەورە ئەنجامی دەی چی لە خۆداگرتێ واتە سوودگەیاندن بە دەوروبەرەکەی خۆت سوودگەیاندن بەو کۆمەڵگایی کەوا لە ناویاندا دەژیەی ئەوەشە خوای گەورە لە ئێمەی دەوێت سوبحانەه وتەعالە ئەو دینە و هەروها باقی دینەکانی دیکەش کۆتاییەکەیان کەوا ئیسلامە و هاتی هەموو ئەوەکانی تر نەسخ کردەوە ئەوەی کە خوای گەورە لە بەندەی دەوێت دوو شتە یەکەم ئیسلاحی بینی بەندە لەگەڵ خوا سوبحانەه وتەعالە بەو شێوەی بەندایەتی لە بۆ خوا بکەی کە خوا دەیە سوبحانەه وتەعالە و هەروە ئیسلاحی بینی بەندە لەگەڵ دەوروبەرەکەی خۆی لە بەندەکان کەوا لەگەڵیاندا دەژیە کەواتە خوای گەورەش ئەوەی لە ئێمە دەوێت تەنظیم و ڕێخستنی ئەو عیلاقە و ئەو پەیوەندی لە بینی بەندە لەگەڵ خوا سوبحانەه وتەعالە و هەروە لە بینی بەندە لەگەڵ دەوروبەرەکەی خۆی کەواتە لێرە و لەوێندە لە چەندین جێگات کە لە قورئانی پیرۆز نوێژ و زەکات پێکەوە باس کرا و هەر کەسێکیش لە پەیوەندی بینی خۆی و خوا سوبحانەه وتەعالە ڕاست و دروست بی لە پەیوەندی بینی خۆی و دەوروبەرەکەی ڕاست و دروست بی بەڕاستی ئەو دوو صیفەتە ئەو دوو شتە دەبیتە مای ئەوەی کەوا ئەو کەسە سەعید و بەختەوەرە لە دنیا و لە قیامەت. وهروە لە خاڵی کۆتایی دەفەرمی ئیمان بەخوا سوبحانەه وتەعالە و کردەوە چاکەکان چی لە دوادادێ يورثان الهداية والتوفيق في الدنيا والفوز والفلاح في الأخرى كواتا إيمان بالله سبحانه وتعالى وهروها أنزام داني كرد وتاك كان أوي لدوا خودينيتن كوا أو كسا هداية رنموني للا خواي قورا وربقري وهروها سركوتو سرفراز بي لدنيا ولقيامت يتر لخواي قورا بارينو لو كسان بين كوا أو صفاتانا من لبيت زي كخواي قورا باسكر سبحانه وتعالى تاوكو سود لقرآن بيروز وربقرين وبهرمند بين بوهم الدر جوهري كواتيدا وهروها سركوتو سرفرازي دنيا وقيامت بين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.
بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله